کۆمەڵی دادگەری کوردستان پێی وایە حکومەت و پەرلەمانی داهاتوو پڕی دەبێت لە گرفت و ناکۆکی. کۆمەڵی دادگەریش ئۆپۆزیسیۆنی شەقام دەبێت. ساختەکاری لە هەڵبژاردننی ئەم جارە سەرچاوەی ناکۆکیەکانە. کادیرێکی کۆمەڵ دەڵێت دوو هێزی دەسەڵات کوردستان زیاتر بەرەو دواوە دەبنەوە و بۆ پاراستنی کورسیەکانیان دەست بۆ هەموو ڕێگەیەکی ناشەرعی دەبن. ئێمازانین ئەم هەڵبژاردنەی کە ئەنجام درراوە ئەم ئەنجامانی بەدەست هاتوون بە ساختەکاری بەدەست هاتوون. ئەنجامێک بە ساختەکاری بەدەست هاتبێ کی ئەتوانێت زەمانەتی حکوومەتێکی ئارام و پەرلەمانێکی شایستە بەم هەرێمی کوردستانە بکە. یەکگرتووی ئیسلامی دەڵێ سێ بژاردەمان هەیە. یەکەمیان بەشداری نەکردنە لە پەرلەمان، دووهەم لە پەرلەمان بین و ئۆپۆزیسیۆن بین، سێهەم بەشداری نەکردن لە حکومەت دەوەستینەوە دژی ساختەکاری. ئێمە دووسێ ڕێگە لە بەردەمانایە بۆن من ڕێگەیەک بەشداریە لە حکوومەت، ڕێگەیەک بەشداریە لە پەرلەمان وەکو ئۆپۆزیسیۆن، ڕێگەیەکی تر بەشداری نەکردنە لە پەرلەمان کە ئێستا ئەمەش وەکو خیارێکی تر هاتوۆتە پێشەوە. ئێمە بۆ خاڵی تەمان بەشداریەکەین لە پەرلەمان، ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن بەشداریەکەین لە پەرلەمان و داکۆکیەکەین لەو لانی کەم لە دەنگی ئەو کەسانی کە دەنگیان بە ئێمە داوە ئێستا دەنگەکانیان دیارە. لە سەبارەت بە حکوومەتیش ئێمە ئەبینە ئۆپۆزیسیۆن و بەشداری حکوومەت ناکەین، ئەومان بڕاندوێتەوە. بەڵێ بەهیچ شێوەیە بەشداری لە حکوومەت ناکەین و هەر زوو ڕامانگەیاندەوە بۆی کەس ومێدی بەوە نەبێت کەوا ئێمە بەشداری حکوومەتەکەین و ئەمانەوێت لە ناو پەرلەمانیشا پەرلەمانی ئۆپۆزیسیۆنێکی کارا و کاریگەر بین و داکۆچی لە خواست و مافەکانی خەڵک بکەین. ڕاوتی هەڵوێز دەڵێ لە پاڵ بەرەی ناڕازی دەمێنینەوە و بەرەیەکی ئۆپۆزیسیۆن لەگەڵ لانە ناڕازیەکان پێک دەهێنین. نەوەڵا بە درێژایی حکومڕانی ئەم دوولایەنە سیاسیە ئازار و خەم و ئومێدی خەڵکی کوشتووە. ئازاری بۆ خەڵک دروست کردووە. تۆ ناکرێت بەشێک بی لە دروستکردنەوەی ئازار، بەشی شێبی لە نەبوونی خزمەتگوزاری، بەشێک بی لە بێ ئومێدی. بۆیە ئێمە باوەڕمان بەوەیە کارێکی سیاسی پش و درێژی درێژخایەنەکەین کە لە داهاتوو تا بتوانین لەگەڵ هێزە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنەکانە زۆرینە دروستکەین. تا ئێستا بەشێک لەلایەنە ناڕازیەکان خۆیان یەکلایی نەکردوێتەوە بچنە پەرلەمانیان نا، بەڵام کۆمەڵی دادگەری هەرزوو چوونە ناو پەرلەمانێکی بە ساختە بنیادنراوی ڕەت کردەوە و ڕایگەیان دەبن بە ئۆپۆزیسیۆنی شەقام و ناشنە پەرلەمانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.